بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت پێشەم و شتێداوای لێبوردنەکەم کە بەرنامەکە حوتەش خولەکێک دواکەوت بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە. من ئەم شەو میوانەکەم بەڕێز کاک وەستا ڕەسوڵە بەرپرسی میحوەری باشووری کەرکووک. ئەگەر هەڵە نەبم لە کەیوانەوە لەگەڵم ئەبێت مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ تایبەت بەمڕۆ ئەو قسانەی کە ئەکرێت لەسەرەوەی کە گوایە ئاڵۆزیە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی سوپای عێراق یاخود حەشدی شعبی ئەمانە چۆن ئەڕەوێتەوە. من زیاتر ناڵم لە پێشەکێکە چونکە کاتمان کەم لە بەردەستە. کاک وەستا ڕەسوڵ بەرپرسی میحوەری باشووری کەرکووک سڵاوتان لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم، دۆخەکە لای ئێوە لە سنووری هێزی پێشمەرگەی کوردستان چۆنە؟ ئایا مەترسی بەریەککەوتنی سەربازی هەیە؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرەکانتان. لە ڕاستیە لەم سنوورە چەند ڕۆژێکە هێزەکانی عێراق هاتوونەتە سەر ئەو هێڵەی کە پێشتر بەدەست حەشتی شعبیەوە بوو و ئەو هێڵە بە تەواوی ئێستا کەوتۆتە دەستی ئەوان و لە هەندێک جێگا ئەوان هاتوونەتە پێشترەوە، بۆ نمونە لە سنووری بەشیر، لە هەندێک شوێنی تر هێزەکانیان هاتوۆتە پێشترەوە و عەدەد و ژمارەی هێزەکانیشیان زۆرە کەم نییە. بەڵام لە ڕاستیە تام لە حسەیە ئێمە هیچ نیەتێکی شەڕ یا هجووم ناتوێنینەوە. ئەگەرچی لێرە لەوێ بازێک هەواڵ دێت کە ئەوان شتێکیان هەیە، بەرنامێکیان هەیە، ئەویان هەیە، بەڵام وەکو ئەوەی لە عەرزی واقع بیبینین ئێمە شتێکی ئۆتۆمان تا ئێستا نەبینیوە. باشە کاک وەستا ڕەسوڵ، یعنی ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین هەرێمی کوردستان، سەرکردایەتی سیاسی کوردستان لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان و فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هەمویان باس لە دیالۆگەکەن، باس لە چارەسەرکردنی کێشەکان بە زمانی گفتوگۆەکەن، واتە بەریەککەوتنی سەربازی و گرژکردنی دۆخەکە لای کوردستان ڕەت کراوەتەوە. چه هەوڵێک بەم ئاراستەیە دراوە لە ئێستادا؟ لە ڕاستیە من هەر ئەوەی کە دەیبینم لە ئیعلامە هەوڵەکانە بینم کە قسایەکرێ، وەکو ئەوەی کە بە تایبەت شتێکم پێگوترا بێ هیچم پێ نەگوتراوە. ئەم ئێوارەیە دوو بەیاننامەم بینی، یەکیان لە خات و هێرەوخانەوە، یەکیان لە باڤێڵ تاڵەبانیەوە. هەردوو بەیاننامەکە تاکید دەکەنەوە لە هێوربوونەوەی وەزعەکە لە زمانی گفتوگۆ لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی پێکدادانی سەربازی نەبێ، کە دیارە ئەمەش تەمەنای بۆکەین ئەو مەسەلەیە ڕوونەدا، چونکە ئێمە بەڕاستی خۆمان بە شتێکی دوور نازانین لەگە سوپای عێراقە. ماوەی 3 ساڵ و نیوە هێزی پێشمەرگەی کوردستان هاوڕێ و هاوتێکۆشان و هاوخەبات و هاوپەیمانە لەگەڵ هێزی سوپای عێراقە، کە هەمومان لە تەحالفێکی نێودەوڵەتیە ڕێکخراوینێتەوە بۆ ئەوەی شەڕی داعش بکەین. ئێمە پێمان وا بوو لە دوای ئەم شەڕا بێ عێراق بێت سوپاس و دەستخۆشی لە هێزی پێشمەرگەی کوردستان بکە، بۆیە نامانەوێت جارێکی تر پێکادان لە نێوان هێزەکانی ئێمە و سوپای عێراقا دروست بێ. لە هەمان کاتە ئێمە تا ئێستاش خۆمان بە مەنزومەی دیفاعی لە عێراق زانین، چونکە هیچ بڕیارێکی لە یەکجابوونەوەی هەرێمی کوردستان هێشتا لە عێراقا نەدراوە. ڕاستە ڕیفراندۆم کراوە، بەڵام ریفراندۆم مۆزوعێکە، مۆزوعێکی سیاسیە، ڕەنگە بەیانی بە قەرارێکی سیاسیش ڕابگیرێ. بۆیە ئێمە بۆ ئەوەی کە لەگەر ئەم هێزەی عێراقا تووشی پێکادان و ئاڵۆزی نەبین لە مەنتیقەکەیە، داوام وایە بەڕێز دکتۆر عەبادی کە خۆی سەرۆک وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیشە لە زووترین کاتا پەیامێکی بەهێز بڵاو بکاتەوە بۆی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق بەیەکەوە دەست لە ملانێ بکەن لە سنوورەکان و تەوقەی شادی و سەرکەوتن بەسەر داعشا بکەن. بەڕاستی بەڵێ کاک وەستا ڕەسوڵ، ئەو هێزەی لەوێ کۆکراوەتەوە، وەکو ئەزانی لە ئێستادا بۆ نمونە ئەوەی ئۆپەراسیۆنی حەویجە بوو لە ناوبردن و ڕاونانی چەکدارانی داعشە بوو، ئەو هێزەی لە ئێستادا لەوێ کۆکراوەتەوە. ئێوە شارەزان لە بواری سەربازی بای ئەوەیە، ینی بۆ نازانم ئەمەلیاتە سەربازیەکانی ئەوێ کۆ بکرێتەوە، یان ژمارەکە زۆر زیاتر و زیاتر لە پێویستە بۆ دۆخەکە؟ لە ڕاستیە ئێمە ژمارەکەمان نەژماردووە بڵێم عەدەدەکەی چەنە، بەڵام ئەوەی کە لە بەرامبەر جەبهەکانی خۆمانەوە ئەبیندرێ ینی زۆرە، کەم نییە ئەو هێزە. بەڵام هەڵبەتە ئەوانش بیانووی ئەویان هەیە کە ئێشتان لە هەندێک مەنتیقە لەو ناوە داعش ماوە، لە بینی ئێمە ئەوان لە بازە شوێنێ مەفارزی داعش ماوە،
و ڕاودونانی داعش لە حەویجێ هێشتا کۆتایی پێ نەهاتووە بەڵام کەسش نیەتی کەس ناخوێنێتەوە بەڕاستی ئێمە بە پێی تەلەڤیزۆنەکان بێبیان قسەکانی بەڕێز دکتۆر عەبادی ئەڵێن ئێمە شەڕی پێشمەرگە ناکەین شەڕی کورد ناکەین بەڵام نیەتی دڵی کەسش بۆ کەس چۆنەڵێ معناکە لە دڵی خۆیان نایە ئێمە نازانین هیوادارین ئێمە هیچ جۆرە پێکادانێک نەبێ هیوادارین بتواندرێ ئەم دۆخە سەرکردایەتی سیاسی کوردش ئەرکەکەوێتە سەرشانی بەڕاستی ینی نابێ بێدەنگ بێ ئەبێ بەڕاستی بیر لەوە بکاتەوە گفتوگۆی جدی بکات لەگەڵ عێراقاوە بیر لەوە بکاتەوە کە منتیقە جێناکۆکەکان منتیقێکی وێرانەیە پێشتر بازێکی داعش وێرانی کردووە و بازێکی وەکو پێویست دەستی خزمەتگوزاری نەگەیوە پێ و بازێکی خەڵکێکی زۆر بۆ نمونە لە کەرکووک نزگەی 600,000 ئاوارەی زیادەی تایە گەربێت و ئەمە ببورن گەربێت و ئەمە ڕوودانێکی نەخوازرا و لە منتیقەکە ڕووبدا ئەم خەڵکە دەربە دەربێ بۆ کوێ بڕوە چ شوێنێ قبوڵێکا و هەڵی گرێتەوە ئەمە شەڕە شەڕش ئاگری پێوەیە ئاگریش تۆپە تۆ بەنێدرێ بە هەموو لایەکەوە بۆیە من تەمەناکەم سەرکردایەتی سیاسی کورد مووقیفێکی شێرانەی وەگەوەی شێرەژن هێرۆخان دەربڕن پەلە داوای گفتوگۆ بکەن لە بەغدا و داوای چارەسەری وەزعەکە بکەن. باشە من دێمە سەر پەیامەکەی جەنابی خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد بەر لەوە ینی ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە چ داواکاریەکتان لە هێزەکانی یاخود لە بۆ نمونە هاوپەیمانان کردووە بە تایبەت ئەمریکا بۆ هێورکردنەوەی دۆخەکە و بۆ ڕێگریکردن لەوەی کە هیچ پێکدادانێک ڕوونەدات چونکە هێزی پێشمەرگەی کوردستان و ئێوە وەکو فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر ئەوان بێنە سەران خۆدا نانیشن سەیریان بکەن چی کراوە بۆ ئەوەی ڕێگری لەمە بکرێت نەگاتەوە ئاستە بە تایبەت لەگەڵ ئەمریکا لە ڕاستیە ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ یەکترا هێزەکانی ئەمریکا نەهاتوون بۆ ئەوەی پشتیوانی ئێمە بکەن کە شەڕی عێراق بکەین و نەشاتوون بۆی بۆ لای عێراق کە پشتیوانی عێراق بکەن کە شەڕی کورد بکەن ئەوان پێشتر لە تەحالوفێکی نەوەتیا بوونە بەیەکەوە بەڵێ بۆ هەردوو لامان هاتوونە ئێستا لە پرێکە ڕوویداوە بۆ ئەمان ژمایی سەر سوورمانە بۆیە ئەوان لە ئێستای هەڵوێستێکی ڕوونیان نییە بەڕاستی. وەزارەتی پێشمەرگە هیچ مخاتەبەی ئەمریکیەکانی نەکردووە چونکە ئەمڕۆ بریکاری وەزارەتی پێشمەرگە قونسولی ئەمریکایی لە هەولێر بینی بوو. بە تاکید هەموو لایەکمان بە پێی توانای خۆمان و لە ڕێی خۆمانەوە مخاتەبەی هێزەکانی ئەمریکامان کردووە دوێنێ شەوتیمەکانیان لە لای من میوان بوونە قسە و باسمان لە مۆزوعانە زۆر کردووە بەڵام ئەوان عسکەر کە بۆ مەهامێک هاتووە ناتوانێت مەهامی خۆی بۆ شتێکی تر بگۆڕێەوە دەبێت قەرارێکی سیاسی لە سەفارەتی ئەمریکاوە لە بەغدا و ئاگادار بکرێنەوە بەوەی کە چی بکەن لەم دۆخەیە بۆیە ئەوان ئێستا لە چاوەڕێی ئەو پەیامەیان. باشە هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق یاخود حەشدی شعبی یان گروپەکانی حەشدی شعبی لە چه ئاستێکە هیچ هەماهەنگیەکەیە لە ئێستاە؟ پێش ئۆپراسیۆنی حەویجا ئێمە لەگەڵ سوپای عێراقا بە ئاگاداری وەزارەتی پێشمەرگە و تا جەنابی کاک مەسعودیش لەگەڵ سوپای عێراقا ڕێککەوتین لەسەرەوەی ئۆپراسیۆنی حەویجە بەیەکەوە ئەنجام بدەین لەم بارەوە ڕاگەاندریشمان بە پێکەوە ڕاگەیان هەر لەم مقەڕەی لای من کۆبووینەوە لەسەر ئەوەی کە بەیەکەوە ئۆپراسیۆنەکە ئەنجام بدەین بەڵام ئەوە بوو ڕۆژێک پێش ڕیفراندۆم بووە و ئەتفاقیە لە ڕۆژی دووەمی ڕیفراندۆمەکەەوە ئەو ئتفاقیان تێکدا عێراقیەکان نەهاتنەوە جارێکی تر لەگەڵماندا بنیشتنەوە یان ئێمەیان شەریک نەکرد بەڕاستی لە ئۆپراسیۆنەکەی حەویجەیە ئەگەرچی ئێمە دوو ئەرکمان لەسەر شان بوو بردمان لەسەر یەکێکیان لە سنوورەکانی خۆمان من ئەوەی کە قساکەم لەسەر مەحوەری چوار لەسەر مەحوەرەکانی تر نازانم چیان کردووە لە لای ئێمەوە وەکو بربەستێک لە بەردەمی مەفرەزە هەڵاتۆکانی داعشا هێزەکانمان وەستان و ئەوەی کە هات بەلای ئێمە یا گیراوە یا تەقەی کردووە کوژراوە نەمانێشتۆ ینی ئەو هێزە بەلایەکی ترا دەرباز بێتەوە و لەلایەنی ئەرچی ئینسانی شەوە ئێمە هاریکاری زۆری سوپای عێراقمان کرد بۆ دەربازبوونی ئاوەرەکان و لە هەمان کاتیشا پەیوەندیمان هەبوو لەگەڵ ئەو لیژنەیە کە دانراوە بۆ پێشوازی لە ئاوەرەکان لێرەوە بە ئۆتۆمبیل بردیانەوە بۆ کەمپەکانی حەمام عەلی و بۆ حاجی عەلی و بۆ کەمپەکانی عەلەم ئێمە لەم دووبارەیە هاوکار بووینە جگەلەوەی لە سەرباری ئەوەی هاوکاری یەکتریشمان کردووە لە بواری هەواڵگریە بەڵام لە ڕاستەوە خۆ لە بەشداریکردنی ئۆپراسیۆنەکانە ئەوان عملیاتەکە بەشداریان نەکردین لە دوای ئەوەشەوە هەتا ئێستا هیچ جۆرە هەماهنگێکی ئەوە نەماوە من ناڵێم لێرە و لەوێ بازێ لە فەرماندەکانیان تەلەفۆنیان هەیە لەگەڵمانە تەلەفۆنمان هەیە لەگەڵیانە
بەڵام لە قەراری مەرکەزیە هیچ شتێک ئاماهنگی نییە بەڕاستی. باشە کاک وەستا ڕەسوول باس لەوە ئەکرێت کە هەموو حەشدی شعبی نەچووکە گروپی و یەکەی جیاوازن هەندێک لە یەکەکانی حەشدی شعبی هەوڵ ئەدەن کە دۆخەکە گرژی تێبکەوێت و بەرکەوتن ڕووبدات بۆ نمونە لە دووسخورمات و لە گەڕەکی حی ئەسکەری شەوان چوونەتە سەر ماڵەکان و تا ئێستا چواردە خێزانی کورد گەڕەکی ڕۆشتون ینی گەڕەکی خۆیان و شوێنی خۆیان بەجێشتووە لە حی ئەسکەری ڕویان کردوتە ناوچە کوردنشینەکانی دووسخورمات و ئەمە چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ؟ بەڵێ بێگومان لە ناو حەشتی شعبیە گروپی جیاواز هەیە مەجموعەیە لە گروپەکانیان بیرکردنەوەیان باشە بە تایبەتی ئەوانەی ئامۆژگاریەکانی بەڕێز سستانی مەرجعی باڵای شیعەکانی لەگوێ گرتووە ئەسڵەن هەرجە بەشیان بەجێهێشتۆ ڕۆیشتونەتەوە من ئەمڕۆ لەگەر قاید فەرقەی عەباسا قسەم کرد کە ڕاستەوخۆ سەر بە مەرجعیەتە ئەوان چوونەتەوە کەربەلا هەر لە منتیقەکەش نەماون هەندێک گروپی تر هەیە وەکو خۆراسانیەکان و وەکو ئەوانەی سەرایی سەلام و سەدرریەکان ئەوانە بەڕاستی خۆیان لە بڕاریان داوە شەڕی کورد حرام بکەن یان ناسنە سەر ماڵانی کورد بەڵام هەندێکیان ناوانین ئەوانەی ترکە بیرەکەنەوە بیری جاروایە بیری توندوتیژی ئەکەنەوە تا باسی ئاسایبی ئەهلی حەق ئەکرێت تەسەورەکەم ئاسایبی ئەهلی حەقێکێ بێ لەو گروپە توندڕەوانەی کە باش دسپلینی ئەسکەری جێبەجێ ناکەن لێرە و لەوێ ئەم شتانە چاوەڕێ ئەکرێ لەبەرەوەی هەموو لایەکمان ئێستا گروپ و مەفارزی پاژماوەی دوای شەڕین بۆیە ئەشێت ئێمە ئێستا لێرە و لەوێ شتێکی وا دروست بێ من ئەوانە بە شەڕ نازانم ئەوانە بە مەشاکلی گەورەش نازانم حەلەکرێت بەڵام میمۆیە قەراری شەڕ لەلایەن سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراقەوە بەرامبەر بە هێزی پێشمەرگە و بە کوردستان نەدرێ وەگە ئەگەر هەوڵش درێت بە باشی بیر لەوە بکرێتەوە هین بکرێتەوە ینی بە نەوئێکی تر چارەسەری کێشەکان بە گفتوگۆ بکرێ. باشە هەر سەبارەت بە چارەسەری کێشەکان بە گفتوگۆ کاک وەستا ڕەسوول جەنابتان فەرماندەی میحوەری باشووری کەرکووکن ڕایەکەیە کە فەرماندەیەکی باڵای وڵاتێکی دراوسێ لە عێراقا و هانی هەندێک گروپی حەشدی شعبیەدا کە هێرش بکەنە سەر کەرکووک یان هێرش بکەنە سەر ئەو بیرەنەوتانەی کەرکووک کە لای هێزی پێشمەرگەی کوردستانە هێزی پێشمەرگەی کوردستان و ئێوە چۆن مامەڵە ئەکەن و چه هەنگاوێکەنێن بۆ ئەوەی لەلایەن ئەوانەوە ینی واتان لێ نەکەن کە هەنگاوێک بنێن هەڵە بێ هەنگاوەکە بەرکەوتن ڕوو بدا لە ئەنجامیە وڵی ئێمە ئەو شتانی کە لە ئەعلام دەگوترێ و یا فڵان کەس دەیرێ بەڕاستی زۆر بەجێی متمانە و ڕاستی وەری ناگرین تەنها ئەوەی کە هەیە لە لای ئێمە ئەو قسانەمان لەلا گرنگەکە لە هی نەکرێتن کە لە مەزدەری باڵای هێزی چەکداری عێراقەوە دەرەچێتن لەو بابەتەوە ئەم قسەیە باڵیۆزی پێشووی ئەمریکا لە عێراق کردوێتی کاک وەستا ڕەسوول آخر کە دەڵی باڵوێزی پێشووی لە عێراق باڵوێزی پێشووی ستا خاننشینە هیچ پۆستێکی نییە ئەو کاتێک کە پۆستی هەبوو بۆ کێشەی چارەسەری کێشەی کوردینەیەکرد بۆ هەر تەقاوتەکان دەبێ بێن قسەیەکمان لەسەر بکەن و ئەوانە لەبەرەوە من نازانم ئەوە چەند ئەساسی هەیە یا چەند ڕاستە ئەمە دیسان تاکی دەکەمەوە فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ئەگەر قەرار بدا ئەوە شەڕە و ئەگەر قەراریش نەدا ئەوە شەڕ نابێ. باشە ئەمید یەحیا ڕەسوول فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان سەبارەت بە جموجوڵەکان دڵنیایی داوە بە کورد و ڕایگەیاندووە بە کوردستان 24 وتووە کە بوونی هێزی عێراق لە حەویجە و دەوروبەری شتێکی ئاساییە چونکە بۆ پاراستن و پارێزگاریە لە هاوڵاتیە مەدەنیەکانی ئەوێ و بۆ ڕێگریکردنە لە گەڕانەوەی داعش بۆ و ناوچەیە تەنانەت دووتویەتی ئێمە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان هاوسەنگەرین سەنگەرمان بەرانبەر یەکتر نییە هەر لە هەمان کاتە لە نوێترین پێشاتە ئەم ئێوارەیە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد داوا ئەکا کە هەمووان بەرپرسانە مامەڵە بکەن و ڕێگری بکرێت لە هەموو جۆرە پێکدادانێک بە تایبەت ئەو مەترسیانەی لەسەر کەرکووک هەن ئێوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان چ داواکاریەکتان لە سەرکردایەتی سیاسی کوردستان هەیە لە ئێستاە؟ من بۆ دڕاستکەمەوە ئەمید یەحیا فەرماندەی هێزی چەکدار نییە قسەکەری هێزە چەکدارەکانی عێراقا لەبەرەوە ئەو ئۆپەراسیۆنە هاوبەشەکان بەڵێ ببوورە بەڵێ لە ڕووی ئەعلامیەوە کابرایکی ئەعلامیە ڕەنگە قسەی باش بکە بەڵام من تا ئێستا جۆم لە تەسریحێکی بەڕێز عەبدولئەمیر نەبووە کە عەبدولفەریقی یەکەمی
عەبدولئەمیر کە ئەو فەرماندەی هێزە مشتەرەکەکانە و یاخۆ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق ئەمانە یا بەرپرسی یەکەمی حەشتی شعبی بەڕێز هادی عامری ئەمانە گرنگن لە تەسریحدانە بەڕاستی کەواتە جەنابیشت لەگەڵ ڕەیەکەی وەزارەتی پێشمەرگەی کە وتوویەتی ئەو جموجوڵانەی لە باکووری مووسڵ هەیە لە باشووری کەرکووک هەیە لە سنجار هەیە لای ئێمە نیازپاکی تیا نابینیم تۆش هاوڕایت؟ ئەخر وەک باسم کرد مەسەلا ئەوە نییە وەزارەت پێشمەرگەش من خۆم سەر بە وەزارەتی پێشمەرگەم بێگومان وەزارەتی پێشمەرگە لە خەمخۆری و لە بەمشوری خۆیەتی قسەکانەکە بەڵام لە ڕاستیە ئەبێت ئەوەکو چۆن ئێمە حساب کە ئێرۆخان ینی بەرپرسێکی باڵایە ئەمڕۆ ڕای دەگەیەنێت دەڵێ بابین هەموو لایەک بەرپرسانە مامەلە لەگە دۆخەکە بکەین مەفروزە لە عێراقش بەرپرسێکی باڵا جوابێکی هەبێت لەسەر ئەم مەسەلەیە ئەگەر ناخۆ ئێمە ئەوە تۆپەکەی کوردەوەی لەسەری بۆ کردوێتی کاک وەستا ڕەسوڵ بەڵێ ئەو قسەی ئێرۆخان زۆر مەسئولانەیە دەتوانم بڵێم ئەوە ڕێی هێزی پێشمەرگەی کوردستانە ڕێی خەڵکی کووردە کە ئێمە شەڕمان ناوێ ئێمە نامانەوێت لەگەڵ عێراقە داخلی شەڕ بین ئێمە دەمانەوێت کێشە هەیە ناوچە جێناکۆکەکان بە کێشە ئەزانن ئەو شوێنانەی نەوتی لێ بە کێشە ئەزانن با پێندانیشین بەیەکەوە حکومی بکەین چێ دەستیانی گرتووە با ئەوە من لەم تەلەڤیزۆنی ئێوە داوا لە بەرپرسانی عێراقەکەم بە ناوی باشووری کەرکووکەوە هەتا وەزارەتی پێشمەرگەش ڕای دەگەێنم لە کوێن ئەوانە بابێن بەیەکەوە دائەنیشین چی مەعسکەرێکە ئەوان مەراقیانە چی شوێنێکە مەراقیانە قسەی لەسەرەکەین ئێوە لەو شوێنە بن ئێمە لەم شوێنابین لیژنەی هاوبەش دروستەکەین سەیتەرەی هاوبەش دائەنین ئەمە منتیقەیەکە فعلەن لە ڕووی یاساییەوە جێناکۆکە لە زمانی مادەی 140 هێشتا یەکلانە بۆتەوە مافی هەموو هەردوو لامانە حکومی بکەین بەڵام ڕاستیەکەی ئەوەیە دوای ڕفراندۆمی شەکلانە بۆتەوە کاک وەستا ڕەسوڵ نەخێر ڕفراندۆم بە ڕسمی ڕانەگەیاندراوە ئێمە دەوڵەتماندێ ڕفراندۆم هەنگاوێک بۆ نراوە ڕای هاوڵاتیانی ئەو ناوچانە سەبارەت بە گەڕانەوەیان بۆ سەرەرێمی کوردستان نەک بە ڕسمی ئەزانی کاکە گیان ئەوە دەبێت ئەبێ بە ڕسمی کەی دەوڵەتی کوردی ڕاگەیاندرا وەختەوە تا ئێستا ئیدارە و معاملەی کەرکووک لەکوێیە لە هەرێمی کوردستانە یا لە بەغدایە با بۆ خۆمان باش بیری لێکەینەوە محافەزەیە تا ئێستا لەکوێیە موچەی فەرمانبەرانی کەرکووک لەکوێوە دێ موچەی هێزەکانی پۆلیسی کەرکووک لەکوێوە دێ جا من حەزەکەم ئەوەش ڕوونکەمەوە بۆ هەمولایەک ئەو نەوتانەی کە باز دەکرێت کە گوایە دەیانەوێ بێنە جێن لە زمانی قاتعەکەی منە من تهدیدەن لە زمانی قاتعی باشووری چواری کەرکووکە قساکەم کە نەوتی خەبازە و نەوتی بابە گوڕگوڕ و هەنجیرە و زەمبور دەکەوێتە ئەم سنوورەوە لەگەر غازی شیمالە هیچ کامێکی لەدەست هێزی پێشمەرگە نیە هەموو ئەم نەوتانە لەدەست کۆمپانیای باکووری نەوتی عێراقا و پۆلیسی فیدرال لەسەرەتی و هێزی پێشمەرگە لە دوور و نزیکەوە لە حیمایی ئەم نەوتانە ناکاو ئاگای لێ نیە لەبەرەوە یعنی ئێمە تەنها لە داعش پاراستومانە منتیقەکە بۆیە ئەگەر بیانەوەکە لەم منتیقەی لای ئێمە بیانووی نەوت بێ بەڕاستی نەوت لەدەست عێراق خۆیەتی و من ئەم ڕۆژ لە پارێزگاری کەرکووکم پرسیوە هەر بەرمی لە نەوتێک لەم چوار شوێنەی کە باسم کرد دەرچوو بێ بە موافقەی عێراق خۆی دەرچووە و پارەکەشی دەگەڕێتەوە بۆ غەزێنەی عێراق کە دەیفرۆشن کەواتەوە قسەی ڕاست نییە کە ئەوێت هەموو بیرە نەوتیەکانی ئەو سنوورە لای لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە حکوومەت یاریە مامەڵەی پێواکە ئەو چوارەی کە من باسم کرد لە دوور و نزیکەوە پێشمەرگە نزیک نییە لێی نەوتی بابە گۆرگۆڕ نەوتی هەنجیرە نەوتی خەبازە نەوتی زەمبور لەگەر کۆمپانیای غازی شیمالکە غازی هەموو عێراق دابینەکە بە هیچ شێوەیەک لە دوور و نزیکەوە پێشمەرگە لە ناوی کاک وەستا ڕەسوڵ یەک خولەکم ماوە عێراقی لێیە باش یەک خولەکم ماوە دوو پرسیارم هەیە ئەرک نەبێ بە کورتی وەڵامم بیتەوە زۆر زۆر سوپاس دەکەم وترا کە ئەنجامدانی ڕفراندەم کاریگەری لەسەر ئەوە بێت کە وەکو پێویست ڕێگری و بەرگیری لە داعش نەکرێت ئایا ڕفراندۆم هیچ کاریگەری لەسەر هەوڵەکانی ئێوە بۆ ڕێگریکردن لە داعش و لە ناوبردنی داعش داناوە هیچ کاریگەریکی لەسەر داناوە نەخێر بە هیچ شێوەیەک لەبەرەوەی داعش دزمنێکی استراتیژی ئێمە و عێراقا ئێمە هەموو هێزە چەکدارەکانی عێراقا ئێمە لە ناو هەوپەیمانی نێودەوڵەتیە کە عێراقیشی تایە ئێمەشی تاین تا ئەم لەحزەیە لەکوێ مەفارزێکی داعشە بێهێزی ئێمە ڕاوی دەنێ و عێراقش ڕاوی دەنێواتە هەر مشتەرەکین باشە دوا پرسیارم چ دڵنیاییەک بە هاوڵاتیانی کەرکووک و دووز و هەموو ئەو سنوورانەی کە هێزی پێشمەرگەی کوردستانی لێ و مەترسی لەسرە ئەدەی لە ئێستادا زۆر بە کورتی سوپاس دەکەم ئێمە وەک هێزی پێشمەرگەی کوردستان
خۆمان لە ئەگەری شەڕلا ئەدەین دەست پێشخەر نابین لە شەڕە هەموو لایەک دڵنیا ئەەکەینەوە دەست پێشخەر نین بەڵام خۆ کە شەڕیش هات دەرگاکەمانی پێگرت چاوەڕێ ناکەین هاوڵاتیەکانمان دەبا بە بیشێلەیە لەبەرەوە هێزی پێشمەرگەی کوردستان لە ئەمەدە باشیایە. بەڵێ کاگوەستا ڕسوول بەرپرسی میحوەری باشووری کەرکووک زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی.